خوای متعال فرمي ولو فتحنا عليهم بابا من السماء لظلوا فيه يعرجون لقالوا إنما سكرت أبصارنا بل نحن قوم مسحورون. كرتي معناي أم آية خواي قورا ببي باوران أفرمي أجر قابيكيان بو بكينوا بو آسمانكان لكاتي نيوروا لكاتي روجا بمائلي برون دري يكسر لين إنما سكرت أبصارنا كوما لهيجني تاريكا شوار دقرا لما وبيش خواهي تعالى أمي فرموا زانستي نوي أليك أو مسائل علمي كلم آياتها هيك دود يرى بابا دركود أمره لزانستي نوي لعلمي فلاك لها مو شوينك وكشتي أسماني ناتواني بالروات دري شوێنی تایبەتی خۆی هەیە بۆ چوونە دەرەوە دەرگا و قاپی تایبەت هەیە بۆ چوونە دەرەوە گۆشەی تایبەت هەیە بۆیە بتوانێت ئەو کەشتی ئاسمانیە ڕزگاری بێ لە هێزی ڕاکێشان کەواتە وشەی باب لەویانە بە موعجزە بەکار هاتووە ئیعجازی علمی تایە فظلوا فيه يعرجون زمخشري أفرمي ظل الرجل يعمل يعني نهارا بات الرجل يعمل يعني ليلا ظلوا باتك ويجرين بو كردي هدوك يعني مايوا فلان كس مايوا ايش يكر بلام لعربية اگر ما بستي بالروج بي على ظله اگر ما بستي بشو بي بات لرأتك فرمي اگر بالروجي روناك بقرچيني ورو برون دريه لقاپیەکەوە ئیزنتان بەم خوای گەورە قاپیەکتان بۆ بکەم و بتوانن بڕۆنە دەرێ یەکسەر ئەڵێن ئەم تاریکیە چییە چوونە دەرەوەکەش بە چ شێوازێک یعرجون عروج یعنی الانحناء ڕۆشتن بە چەمینەوە هەموو عولەمای فیزیا ئەمە شتێکە خلافی لەسەر نییە کە حرەکەی مستەقیم لە کەونە نییە هێڵی ڕاست نییە لە کەونە هەمووی ئینحیناءاتە چونکە کەون هەمووی پڕە لە وزە پڕە لە مادە ئەو مادانە هەمووی هێزێکی ڕاکێشانی خۆی تایبەت هەیە لەگەڵ مەجالاتی مەغناطیسی خۆی هەیە جگە لە وزانی کە بڵاو بۆتەوە لە کەونە لەبەر ئەوە ئەو تەنە ئەو جسمە هەرچەنێ ورد بێ هەرچەنێ گەورە بێ ئیلا ناتوانێ بەڕێکی بڕوا ئیلا بە عروج ئەڕوا ئەوەش ئیعجازێکی ترە لە ئایەتەکە جگە لەمانە ئەدیلەی زۆر ترمان هەیە کە ئەو کەشتی ئاسمانیانەی چوونە دەرەوە وەکو چالنجەر وەکو یەکەمیان گالیلیۆ ئەو سەفینەیە ڕەسمی گرت لە دەرەوەی زەوی کەوا لە ناو تاریکیایە کەون هەمووی تاریکە و لە کەشتی ئاسمانی چالنجەر یەکەم جار بروس ماکاندلیس ئەم بروس ماکاندلیسە ڕەسمی خۆر و عەفوان ڕەسمی مانگ و زەوی گرت لە کەشتێکەی خۆیەوە ئەو ڕووەی کە ڕووی کردوتە خۆر نیوەی سپیە نیوەکەی ئەم لای تاریکە و کەونەکە هەمووی تاریکە